دیمەنی کۆبوونەوەی زبڵ و خاشاک و دیاردەی ئاژەڵداریە لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی شاری ڕانیە. ئەمەشیان دیمەنی کۆبوونەوەی زبڵ و خاشاک و دیاردەی ئاژەڵداریە لە نزیک نەخۆشخانەی ژنان و منداڵان لا ڕانیە. دیمەنێکی تری دیاردەی ئاژەڵداری و کۆبوونەوەی زبڵ و خاشاکە لە شەقامێکی سەرەکیدا. بۆنی زبڵ و پاژماوە و دیاردەی ئاژەڵداری لە شوێنی نیشتەجێبوونیان هاوڵاتیانی هەراسان کردووە. دەڵێن ئەگەر بە زووی چارەسەر نەکرێ دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی مەترسیدار. والله بۆنی هەر زۆر زۆر دەوەختە جێژ بین هەر خەریکە بارکەین نا داوامان لە شارەوانی هەیە ئەگە خێر دەگاتە بێ زبڵەکەمان بۆ لابێت و بۆمان خایان کاتەوە دەنا وڵی ئیسراعەت و ژیانمانێ لەمە دو هاوینی شەکاکە هاوینە هەر زۆر پیسە ئێرەکانە دو سێ فەرحی لێ دەبێتەوە سەر زادێ ئەو جانێ و ماڵانە تخوا چۆن دەبێت زبڵ لێرە ڕۆ بکرێ کاچی من وڵا داوامان لەو نەفەرانە شەگە و ئاژەڵانە بەرەڵانەکەن و لە ماڵەیان بیان بەنە شاخیان لە ماڵیان شتیان بدەنێ و پێمان خۆشە ئەدی ئەو شیر و ماستەی دەخۆین ئەدی ئەو حالەمەشەمە تووشی نەخۆشیێ نابێت ڕۆژێت ئەوێ ئەو زەرفشتەی دەخۆن الله بە هەموو دەمی بێزارە ناخۆشە بۆنی دیە پیسە چۆن نەبێ سەرجادەی ڕیسی ئەو هەبوون و پیس بەرامی لێبن دەبێ هیچ خوا قبولی ناکە ئەوانە هەموو فەرمانبەرنەوە بەری ئێرەکانە زۆربەی فەرمانبەرە یعنی ماقول نییە شارەوانی خەمیکی لەو زبڵەی نەخوا هەر ئەو خەڵکی هەنی ژیان نەما هیچ بەدەست ئەو زبڵەی. سەرۆکی شارەوانی ڕانیەش دەڵێت بەهۆی سەرف نەکردنی پارە و تاوبوونی گرێبەستی کۆمپانیا گرفتی کۆبوونەوەی زبڵ دروست بووە. ئێستا کۆمپانیای پاکەرەوە دەست بەکار بووەتەوە و دەستیان کردووەتەوە با کارکردن. دەژڵێت لیژنەی بەردەوامیان هەیە بۆ نەهێشتنی دیاردەی ئاژەڵداری لە ناوشاردا بەڵام هاوڵاتیان پابەند نابن. بەدڵنیاییەوە 15-20 ڕۆژ فەراغێک دروست بوو هەچەنێمەوە سەرۆکاتی شارەوانی درێخیمان نەکردە بۆ ئالات شتانێکە لە بەردەستماندا و خایانکردەوە بەڵام بەڕاستی فریانە دەکەوتین ئەو فترەی کە ئەو 5-6 ڕۆژە کەوتونەوە سەریش تێبینیمان کردووە 160 شار خاوێن بۆتەوە پاک بۆتەوە بەردەوام لیژنێشی تایبەت هەبوو ئیزراعاتکردن لەگەڵ ئەو ئاژەڵانەی کە دێنە سەر ناوگەڕەکەکان و ناو سەوزایەکانی سەرۆکاتی شارەوانی و بڵاو دەبنەوەی تر دیاردێکی زۆر ناشرینە دیارەوەی کە پێمان کرا ئەمە ساڵانە 3-4 هەڵمەت دەکەین ئیزراعاتیان لەگەڵ دەکەین غەڕامان دەکەین بەڵام بە حەقەت خەڵکەکە ئیتیزامی نییە. بەشێک لە شەقام و کوچە و کۆڵانەکانی دەڤەری ڕاپەڕین پڕ بوون لە زبڵ و خاشاک و دیاردەی ئاژەڵداریش دروست بووە. جگە لە هەراسانکردنی هاوڵاتیان سەرچاوەکان دەڵێن بەکارهێنان و خواردنی شیر و ماست و بەرهەمەکانی ئەو ئاژەڵانە تەندروست نییە کە خواردنیان لەسەر زبڵ و پاژماوەیە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.